سەبارەت ڤایرۆسی کۆڕۆناوە کە هەموو جیهانی گرتوۆتەوە و بێگومان کوردستانیش بێبەش نابێت لەو ڤایرۆسە، بۆیە وەکو هاوڵاتیەک داوا دەکەم باکوخایەنە زیاتر بپارێزن و بتوانن خۆیان بەدوو بگرن لە شوێنە قەڵەباڵغەکان و بتوانن تاپیان دەکرێت وەرزش بکەن. یەکەم خاڵ پێویستە دەستەکانمان جوان بشن، دووەم خاڵ دوورکەوێنەوە لە شوێنی قەرەباڵغ، سێم خاڵ وەرزشکردن، چوارەم خاڵی جواز لە نێرگەل لە کێشان و جگەرەکێشان بهێنین. سەرەتا پێویستە دەستمان جوان بشۆین، دەمامک ببەستین، لە شوێنی قەرەباڵغ دوور بکەینەوە. ئەو کەسانێک کە لە سەفەر دەگەڕێنەوە پێویستە ینی فاسیتەوایان بۆ بکرێت لە ئێران، لە سین، ینی بەڕاستی پێویستە خۆمان پارێزین.